سڵاوتان لێبێ بەڕێزان. ئینسان کە دێتە ژیانەوە تووشی ئەنواع ڕوودا و کارەسات و خۆشی و ناخۆشیش دێ. ئینسانەکان بەشێکیان ڕووداوەکانی ژیان زۆر بە ئاسانی وەرەگرن، بەڵام بەشێکی زۆریش هەموو شتێکی بچوو خەفەت لێخوان. بەنامەیەم جارم تایبەتە بەوەی کە چ شتێک ئاسوودەی بۆ ئینسانێنێ و خەفەتەکانی بەبادا، یاخود چ شتێک خەمڕەوێنە بۆ ئینسان. ئایا دینداری و نزیکبوونەوە لە خوددا و عیبادەتکردن تا چەند کاریگەری بووە لەسەر ئەوەی کە خەفەتی ئەو کەسانی کە بەشداریەکەن لە بەرنامەکەم بەبا بدا. ئەم پرسیارانە دەربارەی خەمڕەوێنی و بەبادانی خەفەت لە ژیانی دنیاە لە بەشێک لەو کەسانەکەم کە بەشداری بەرنامەکە مەکەن، ئێوەش بینێری بەرنامەکە بن فەرم لەگەڵمان. دەڵێ مرتاحی کۆمەوە خولبا، وڵای نە دڵخۆشیمەوە نە ژیانمەوە نە کیانمەوە. وڵای بەس لە کاتی ئیتاعات و نوێشکردنە لە کاتی شتێکا دڵخۆشی نەما لە وڵات. یانی دڵەکان بەچی ئارامە بنەوە بە زیکری خوای گەورە. یعنی تۆ ئەگەر پەیوەندیت بە دینەوە هەبێ زۆر خەم و خەفەتیش ناخۆی. سەرۆکی زەمان ئەساس نییە، پارەش ئەساس نییە، دڵ شەرتە. ئیوایە پارەی زۆرە ماندڵی فەقیرە، ئیوایە پارەی کەمە ماندڵی دەوڵەمەند. خەفەتێکت هەیە هەوڵەدەی چی بکەیت تا و کۆم خەفەتت کەم بێتەوە؟ وڵای هەندێک کات خەفەتەکان بە چین بە ناڕۆات، هەندێکات لە ناختا ئەیەڵیتەوە، هەندێک کاتیشەیە مەجبوری بیتە دەست زەمان جار پەنگە خواتەوە بە دڵنیایەوە بە دڵنیایە هەنە شتەیە پەنی خواردەوەتەوە. من باسی خۆم ناکەم، بەس باسی ئاماک. ئێستا بۆ نمونە خوا نەخواسە بە دوور بی ئیشەڵە لە هەموو بەڵایەکی ناخۆش، بەڵام شتێکت بەسەر بێت خەم و خەفەت دادەگرێ، چی ئەەکەی؟ بۆ نمونە ئەچی بۆ لای هاوڕێ دەچی بۆ لای کەس و کارت، بۆ نمونە چی ئەەکەی تاوەکۆم خەم و خەفەتت نەمێ؟ ئەم خەمە هەندێک خەمێ هەیە قەزا و قەدەر ئەوە شکرا ئەبێ شکرانە بژێربی ئەمە یەک. زائیدەن هەمێ خەم و خەفەتی کە هەیە لەلایەن دەسەڵاتەوە بێ، لەلایەن قورسی ژیانەوە بێ، لەلایەن کۆمەڵایەتیەوە هەندێک شتێ ئاسانکاری ئەتوانی تاپی، بەس هەندێکیشیان هەیە دەسەڵات نییە، ئاوا هاتووە تاسە، ئاوا هاتووە و مەجبوری تەحەمولی بکەیت. نزیکبوونەوە لە خوای گەورە عیبادەتکردن تا چەند واکات ئینسان خەم و خەفەتی بڕەوێتەوە و ئاسوودەتر بێ لە ژیان؟ 100% ئەوەی عیبادەت کە دڵنیا بە خەمەکانی خوای گەورە خۆی بەڵێنیها. خۆ تاقت کردووەتەوە لە ژیان؟ باڵێ بێگومان باڵێ. ئێمە بەعام ئەوە کانی تازە لە مانگی ڕەمەزان دەرچووی، لە مانگی ڕەمەزانە پێت وایە خەڵک ئاسوودەترە لەبەرەوەی عیبادەتی زیاترە و نزیکە بێتەوە زیاتر لە خۆ؟ ئاسوودەکان بۆ چێگەڕێتەوە هەندێک کەس هەیە قەناعەتی خۆی نییە، هەندێک کەسی قەناعەتیە تۆ ئەبێ سەری خوار خۆتەوە بکەی. ئەگەر بێتە ئەو قەزی قەناعەت بەسەری خوار خۆتەوە بکە، دڵنیا بە هەمومان بەشی خۆمانمان هەیە. کەواتە قەناعەتی جوواکات خەم و خەفەتت کەم بە دڵنیا. بەس ئێستا زیاتر ژیانەکە لەسەر کێ قورسە کێ خەم و خەفەتەوەی کە تاسە زەواجەکە. من ئەمە ژن برامە زەواجەکە، ژن برامە سەواجەکە کابرا هەوڵی خانوو بە، هەوڵی ئاڵتونێکی گران بە، هەوڵی ماڵ و شتێکی گران بە، کەسیش نازانێت بۆ گران. سەرەتای ژیانی قورسە تاوردەوە دەکەوێت زۆریش قورسە. زۆر سپاس لەگەڵێەوە ئینشاڵڵا. کاکە سەلام عەلەیک، چۆنی؟ قوربانم. ئەگەر خەم و خەفەتێکت هەبێ بەچی هەوڵەدەی خەم و خەفەتەکەت نەمێنی؟ بە ئیمانی خۆمەتوان بڵێم نوێشکردن یا زیکرەکان خوای گەورە بۆ دێناوە کە هەچ کاتێک خەفەتی هەر شتێکە هەبێ توانێت خەمی خۆت لابێت. زیکر بەڵێ. زیاتر چ زیکرێک؟ زیکرەکان ئەو زیکرانی کە ڕۆژانە ئەکرێت برابەس، ئەو زیکرانە خوای گەورە بۆ دایناوە کە توانیت خەفەتەکانی خۆت پێوەی هاتیشی لەسەرە هەلابی زیکری لای تەطمین. بەڵێ باشە. زۆر جارەڵێن ئەو کەسانی کە دەوڵەمەندن ینی بە تایبەتی گەنج زۆریان وا بیرەکەن و ئەڵێن ئەوە ژیانیان زۆر خۆشترە. پێت وایە ئەو کەسەی دەوڵەمەند بێتر خەم و خەفەتی نییە؟ نەخێر، بەعکسەوە تاوەکو بتوانی لەگەڵ فەقیرەکان دڵیان زیاتر خۆشە. ڕاستە لە ڕووی مادیەوە ئەوان باشترن، بەس بڕوا ناکەم لە ڕووی دڵخۆشیەوە بەقەدەر هەژارەکان ببن، چکە ئەو نانێک کە پێیەکە بۆ مناڵەکانی بۆ دڵخۆشی خۆیەتی، ینی بە دەستی مانوو لە سەسکی تێرە. پێت وایە هەژار خەفەتی کەمترە بەبراوت بە کەسێکە بەزی باشترە؟ مشکیلەی زۆرە بەس خەفەت کەمە. بەڵێ. نزیک بوونەوە لە کەس و کار بۆ نمونە خزم دایک باوک
ئەمانە هۆکارن بۆەوەی ئینسان خەم و خەفەتی بڕێتەوە واتە لەگەڵ ماڵەوەدا نزیک بیتەوە لای سەردانی دایکت بکەی سەر من خۆم کە لەگەڵ هاوڕەکانم دانیشم خەفەتم نامێنێ بەڕاستی هاوڕەکانم بەڵێ لەگەڵ هاوڕەکانم کە دانیشم خەفەتم بی نامێنێ هەر وەختێک بەتوانین بڵین وەختێک خەفەتت بێ بچی بەلای هاوڕەکانت وردە وردە وەزت باشتر بە تاکید هاوڕێ دیاریکراوی خۆم هەیە کە چم بۆ لایەن خەفەتم بیرە بنەوە بەڕاستی بەڵێ برادریش بۆ خۆی مهمە کێ هەڵەبژێری زۆر گرنگە لەم ڕۆژە بزانی ڕەفیقاتی کێکیت و هاوڕێتی کێکی خۆیەوە ئەساسە زۆر ألا بذكر الله تطمئن القلوب يعني دڵەکان بەچی ئارامە بنەوە بە زیکری خوای گەورە بەڵێ بە زیکری خوای گەورە دڵەکان ئارامە بنەوە اینجا کە دڵە ئارام بوو خەپ و خەفەتی دنیا لە بیرە جێدێت تۆ قیامەتێکی لە پێشە کەوا بێت دنیا دارالفەنایە قیامەت دارالبەقایە ئەو کاتە ئەمێنیتەوە کاتە کە بیری قیامەتت کردەوە ئەزانی ئەم خەفەتەیەرە هیچ نییە خەفەتەکانی دنیا هیچ نین هەباء منثورە ئەڕوا بۆ خۆی ئەوەیە کەواتە زیکرکردن هۆکارە بۆی ئینسان خەفەتەکان یێری لا بچوک بێتەوە زۆر ڕاستە ئەرەوەڵا بەهۆی زیکرکردنەوە بەهۆی ویرد و سەڵاواتدانەوە خەفەتەکان لە بیرەچێتەوە هەرچە ئەگەر کەمێکیشی بێتەوە کەمەش لەگەڵی ئاڕوا وردەوردە زانی شتێکی گەورەترێ بەڵێ ئەزانی کەوا شەیکی ترێ لە پێشە ئەم دنیایەکی هیچە دنیایەکە ئەڕوا تەمەنێکی کورتەوە زۆر جای 100 ساڵەژی 100 ساڵ لە لای خوای گەورە دەقەیەکیش نابێت هیچ ڕووداوێکیش نەبی هەمووشی لێ دەرکە هەمووشی خۆشیش نەکەوی بەڵێ وایە ئەڵێ ڕۆژێک لە لای خۆ بە 1000 ساڵە ڕۆژێکەوە 50,000 ساڵە کەوا بێ ئەم ساڵانی ئێمە ئەژین دقیقێکیش ناکە ئێمە بۆ کۆلی پێوە هەڵگرین ئەم دنیای چیە تا کۆلی پێوە هەڵگرین ئەوەیە مەسەلەکە دڵی خۆمان بەشتی بچووکەوە خەفەتی پێ نەخۆ بەڵێ بەشی بچوو خۆمان مەشغوڵ نەکەین قەت چووی بۆ لای کەسێک هەستکەی خەمبارە خەفەتبارە قسەت بۆ کرد چوو بم الحەمدولیلاوەی لە ژیان نابوو بم کەوا ئێستا تقریبان دەوری 65 ساڵێکە بم وڵای هەر کەسێک چوو بم قسەی وام بۆ کردووە کە خەمەتەکەی خۆی لە بیچێتەوە حتا ئەگەن لە خۆشیش بوو بێ وا چوومەتە لای نەسیحەتت کردو هل نصيحتهم كدو كانت خور راقل به الصبر مفتاح الفرج يعني الصبر او آلام قلتن خور راقلي كليلي كدوي خوش كان خەفەتێکیش لە دنیاە بۆ خۆی چاکەیە بۆ ئینسان خفتش ماوەیەکە إن بعد العسر يسرا يعني لباش همو تنغانيكش خوشي هي بربلاوي هي برفراواني هي كابي انسان نابي دائما خموك به چونکە کە خەمۆک بخۆی خەمۆکی لە خۆیان نەخۆشیە داتۆ خۆی مرۆڤ خۆی لە خۆیان چەسی خۆی نەخۆشە لەبەرەوەی دامێ مێشی مەشغوڵە خاستن لەم ڕۆژگارەشە کە هیچ شتێک استیقراری وەرنەکردن نەباری ئابوورین لە لەباری ڕامیاری نەباری کۆمەڵایەتی حتا تەنان دوای لێ هاتوو خزماتیش کەم بۆتەوە تێگەیشت یعنی ئەو کاتانی کاچی پێویستە ئینسان بە خۆشی ڕاوێرە لەگەڵ بەرادەرا لەگەڵ خزما لەگەڵ دۆستە کەوا بێ کارێ مەکە خەفەتی توشکەی کارێ بکە خەفەتی لە کۆڵکەیتەوە ناو قسەکان باست خزمایەتیت کرد پێت وایە سیلێ ڕەحم و سەردانی کەسوکار و ئەمانەش هۆکارە بۆ ئینسان کەمتر خەفەت بخوا ئەو کاتانی کە بەڵێ ئەو کاتانی کە بەیەکەوە بن بە تایبەتی ئەگەر لەسەر یەک سفرە کۆ ببنەوە خی گەورە بەرەکاتە خاتە ئەو کۆمەڵەوە بەرەکاتە خاتە ئەو خواردنەوە ئەو سفرەوە بەڵێ لەبەرەوە ئینسان بەتەنیا نابێ بچی بەتەنیا کە ژیای گۆشەگیرە بی کەوا بێت ئەڵێ یارمەتی خەڵک بدەم پێی دڵخۆشە ئەوە فعلیە هەموو یارمەتێکی خەڵکە دێ ئەو چەند دڵخۆشە ئەوەی کە خۆی یارمەتێکای بە شەرتێ لە سینەیەکی پاکەوە یارمەتی بە نەک بۆ ڕیایی و بۆ خۆ دەرخستن ئەو کاتە خۆی زیاتر دڵخۆشە لەو کابراایەکەوە مەسەن لەو مرۆڤەیەکەوە یارمەتیە لە هەر کەسێک بپرسە بەس کابرا ڕاستکە لەگەڵ خوایە خوایشەکانی بۆ جێبەجێیەکە خوایشەکانی بۆ حاسانەکە ئەمان تۆ خوانە خواستی شتێکل بەسەرا قەدرێکە بەسەرایەک مناڵەکە دەمنێ گۆزایکە بەسا فەقیرێک بەسەرتایە ناشکوری بکەی ئەوە لە هەردوو لاوە زەرەومەند خەم و خەفەتت ئەوەنەی تر ئەوەندە خەم و خەفەتی زیاتر بێ لە هەردوو لاشە زەرەوە دەکەیت قانجاز چ عیباتەتێک زیاتر خەم و خەفەتی ڕەواندیتەوە والله ئیتراوە سبحان الله زۆر چاکە الحەمدولله چاکە ئیتر زیکرەکان زیکری خوا هەمووی چاکە شکرانە بژێریش زۆر ئەینجا شکرانە بژێری ئەوە ئیتر سەرمای هەموو شتێکە تۆ ئەگەر فەقیریش بی ئەگەر شکرانە بژێر بی با لەم دنیا فەقیر بی لەو دنیاکا دەوڵەمەندی دەوڵەمەندی هەندێک لە گەنجەکان بە تایبەتی وا ڕەنگەوا بیرکەنەوە بڵێن ئەوەی کە سەر و سامانیە بەیان دەوڵەمەند بێ خەفەتی نییە تۆ تەجروبەت هەیە وایە ناوانیە من کاتی خۆی بە ڕەحمەت بیاخوا کاک ڕەحیمێکە بۆ ڕەحیم یاقوبی لە مەریوان هەمووتان ناوبانج حاج محەممەدی بە مۆچیتان بیستووە قماشم بۆ بەر لەوێەوە ئەم پیاوە من یەکەم جار بوو کە خۆم پێ ناسیمی و ئەمانە مۆبایل نەبوو نۆرمال هەبوو ئیتر کە چوومم پیاوە پتی تۆ خوای کە توی خەڵک کردووە
چەند دڵگۆش بۆ خوێ پۆکتم بۆ دەستی برد و کولێرەی جۆی دەرێ نەخواردی ئەو هەموو سەرروت سامانشی هەیە لێرەی جۆ تی ناوێرم هیچ شتێ بخۆم غەیری گۆشتی ماسی نەبێ لەگە سنجی ملیشکە سەرروت زەمان ئەساس نییە پارەش ئەساس نییە دڵ شەرتە ئیوایە پارەی زۆرە ماندڵی فەقیرە ئیوایە پارەی کەمە ماندڵی دەوڵەمەندە ینی خەمو خەفەت تووشی هەموو جۆرە کەسێ هەموو بە فەقیر و بە دەوڵەمەند و زیاتر فەقی دەوڵەمەند زیاتر هینی هەیە مشکیلە لە پارەکانی خوا مشکیل لەوەی ئەخوا کەس نەچێتە سەری کەس نەزانێ هەر من زەلامە ناسم زۆر لێم نزیکە سەرفترە و زەکات هەیە بەیشێک کە نەیناسێ نایا بە کەسەکەی خۆی کە فەقیرە بۆی کە نەزانن چی هەیە دێمە مشکیلە نییە گرفتە لە گرفت نییە هەنگ هەندێک نزیکانشی گلەی لێ بکەن و کێشەشی بۆ دروست ئەرزانێ ئاراوەڵار ئەرزانن کە دەوڵەمەندە و کێشەش بۆ دروستە بێت سەرۆت و سامانێک دڵخۆشیت بۆ نێنێ بۆچی خاص ئەم نەرکە پیازە تۆ بیبەرەوە لە ماڵەوە بە نانەوە بیخۆ بە نان و ماساوەوە کە دڵم مرتا بوو دڵ خۆش بوو خێزانی چاکت هەبوو سەد کەباب و قبوڵی گۆشتێ پێشینانش قسەیکیان ئەڵێن نان و ئاویش دەهەبێ بەس دڵی خۆش بێ و کوای گۆشت خوارد کابرا سێژەم کەباب خوامان دڵی ناخۆش بەعملی چی تۆ بە شتێک خەمەکانە ڕەوێتەوە بە شتێک مرتاحەبی و ئاسوودە دەڵم مرتاحی کۆمەوە خولبا وڵای نە دڵخۆشیمەوە نە ژیانمەوە نە کیانمەوە ئێستا ئێستا حالیان بمەنە ئەوە تاژن بۆ کوڕێنە بەچی حاڵە ژیرمێنێ کوڕەکە جنێناوە بەڵێ بۆم بۆ هێناوە بۆمان هێناوە لە سات بانگ دوومانیکە بیۆزمەوە ئینشاڵڵا مبارەکی هێدە نەکیان هەیە نە ژیان هەیە ئێستا بۆ منە ژن بە کوڕەکە دێنی پێی ئاسوودە نابی پێی دڵخۆش نابی پێی دڵخۆشە بم بەس ئەو ئەحتیمانە دڵی خۆش نەبێ بە ژیانە کیانێکی نییە پێی بژی ئەبێ بۆ خۆم یارمەتی بە ژیان ئەوەکەی بەڕاستی ژیان نیە قورسێتی ژیان واکە خەم و خەفەت زۆر بە وەڵای باوکە من نیمە چی بکەم ئەمەش لێ دڵم پێگەرمە بێ من ساڵان کەم کاتێک گەنج بووم بەخوا دە سەر خێزانم بەخێو کرد ئارە خەسەم بەخوا دە سەر خێزانم بەخێو بە کرێکاریش ئێستا وەدە خۆی بناشێنێ دانی کەشمێ لە ماڵ بخۆی دانیشتووە خەم و خەفەت ئێستا زیاتر بووە کەمتر نەبووە بەسەر میلەتە بەسەر فەقیر و هەژارە خۆ نەبێ ئەوانەی کە صاحبی سەراوات و شتی خەڵکن باشە بە پێی قسەکانت بوو ینی بوونی بژێوەیەکی باش واکات ئینسان خەم خەفەتی هەچ کەس هەی بێ ئەو پەڕی سەڵتانەت و ژیانی کیانی هەیە بوون خۆشە لە دنیا بوون جاری وایە ئەڵێن بۆ منە فڵانەکە زۆریش دەوڵەمەنە بەڵام ژیانی ناخۆشە بۆ منە خەم و خەفەتی شتی کە سەرات هێنایەتی خۆی نەبووە بزان بە دزی و منی بێنە وەڵام بە سەراوات هەبوو بێ بە کرێکاری پێیان کرد وەڵا ئەو پەڕی و احترامەوە بووە ژیان و کیانی چاکم هەبوو و خەڵکی احترامی لێ ژێوی حەڵال خەم و خەفەتی لەگەڵان حەڵات دەوری زیاترێ لەوەی بە حرامی پێیکەی ئەو بە حرامی بایکردەوە بە خێری لێ نابینێ ناوەڵاکەانێک کەسی هەیە ئەڵێت من بە عیبادەتکردن خەم و خەفەتم ئەڕەوێتەوە عیبادش ڕاستە عیبادیش وایە توانی لە حاڵەتێکە دەزیێش بگریت و دوورکانیشکەیت و لای خوا گەورە پاڕی دەبەش خوا گەورە یارمەتیەکەی بە نوێژت بە نوێژکردن خەم و خەفەتت واقعە و ڕاستیشە ڕاستە ئارە وەڵا خەفە دەڕەوێنێتەوە خوا گەورە لەوانەیە سەبوریەکەی باتێ باڵێ بە نوێژکردن واش ئەوەی وڵێنە نوێژکردن ئەسلی فەسلی بەشەریەتە نوێژ نەکەی ینی لە خوای گەورە دوو دەکەویتەوە خوای گەورەش تۆ ئیهمالەکە من ئیهمالەکە لە چی لەبەرەوەی من بەقسی خوای نزیک بوونەوە لە خوا واکە خەم و خەفەت ئەگەر نزیک بی خوای گەورە لەوانای خەم و خەفەتیش کەمتر دەبێ دەڵم مرتاحی کۆمەوە خولبا وڵای نە دڵخۆشیمەوە نە ژیانمەوە نە کیانمەوە وڵی بەس لە کاتی ئیتاعات و نوێژکردنە لە کاتی شتێکا دڵخۆشی نەما لە وڵات یانی دڵەکان بەچی ئارامە بنەوە بە زیکری خوای گەورە یعنی تۆ ئەگەر پەیوەندیت بە دینەوە هەبێ زۆر خەم و خەفەتیش ناخۆی سەرۆک زەمان ئەساس نییە پارەش ئەساس نییە دڵ شەرتە ئیوایە پارەی زۆرە ماندڵی فەقیرە ئیوایە پارەی کەمە ماندڵی دەوڵەمەند چون بۆ لای برادێکم دانیشتوم یاچمەدە دەرەوە بخۆم بۆ شاخوچیە و دەرزانە چووی بۆ لای برادەر یا بۆ پیاسەکە ئارەوەڵام بۆ پیازەکەدان بۆ لای برادێک بۆ خەم و خەفەت بڕۆین باسی ئەوەی برادەرەکەم بۆ بکات چووی بۆ لایەن برادرت خەم و خەفەتەکەت نەماوە زۆر تەبعا
ئەرەوەڵا ئەگە برادری شاکە دانیش قسەی خۆشوێت هیچ لەبیر نامێنێت برادەرەکە زانیوێتی ینی حاڵت وایان هەر ئۆتۆماتیکی هەر نەوە نەوەڵە باش ئەوەی دووەم وتت چوون بۆ بڵین شاق بۆ دەشت ومە بۆ سەر ئاو بۆ دە بۆ چێوانە و پیاسەکردن و ئەوانی سیرکردنی دەشت و دەر سەوزایی ئەمانش وای کردووە خەم و خەفەت ئێستا من ئەم بەیانەت بەیانی خۆم هەڵسام لە خەو زۆر بێتاقەت و زایژ بوو هاتم تۆزێک نانم خوارد و هەر بێتاقەت لەگەڵنەوە ڕۆشت بۆ دەرەوە ئێستا هاتوومەتەوانێت ئەوەی شۆکارێکە بۆ ئەوی خەم و خەفەت تەجروبەت کرد هیچی لەبیر نامێنێت بچیتە دەرەوانە بۆ شێوانە بگەڕێ لەگەڵ برادەری باشە و ئەڵێن ئەو کەسانی کە دەوڵەمەنن خەم و خەفەتیان تۆزێک کەمترە بە تایبەتی گەنجەکان وابیرەکەنەوە تۆ پێت وایە ئەو کەسێک کە وەزی باش بێتتر خەم و خەفەتی نەوێ یان نەخێر هەموو کەسێک بەشی خۆی خەفەتی هەمووی هەیەی هەمووی هەیەی من کاتێ بووە دینا لە باخەمانە بووە زۆر لە ئێستا زۆر لێستا دڵم خۆشتر بووە هیچ ئێستا باشتریشی کەسی ئەو کاتە دڵیش خۆشتم زۆر زۆر ئەوەنە باشتر بوو جارە دڵیشم خۆشتر بوو زۆر زۆر جاران تابعاان ئارەوەڵە ینی دڵخۆشی پەیوەندی زۆر بە مەسلەی سەرۆت و سامانەوە نی نه ئەوەی کە زۆر سەر و سامانی بێت زۆرتر مەشغوڵە زۆرتر سەرقاڵترە و بێتاقەترە شەوش خەوی لە ناکەوە زۆرێک لە گەنجەکان وا بیرەکەنەوە وانی کە هە سەرەتای ژیانیانە ناخەوە نیانە ئێستا نیانە هیچ تووشی بوون نەبوون تەجوبیان نییە نەشیان بۆ قات ئەڵێ بمان بێەوەمە واکەین و واکەین و خەفەتمان نابێ بێتاقەت نابین بە زوانێ بەخۆ باشە سەردانی کەس و کار خزم بۆ نمونە دایک باوک ئەمانەی شۆکارن بۆ ئینسان خەم و خەفەتی بڕێوێتەوە لە کوردەواری خۆمان نبینین کاتێک کەسێک لێ خۆمی هەموو یەکێ بۆ لای شوێن هە شوێنی خۆت گۆڕی تۆ بزانە باشترەوی ئەنج ئێشەکە نەخۆش بێت تۆ بچی بۆ لای ئەوە هەر نەخۆشەکەی بیرێتە دەوانە زۆر زۆری پێخۆشە هەمومان نەخۆش کەوتین کە خەڵکێک دێ بۆ لاو پێ دڵخۆشە وای چۆن دڵخۆشە بی پێزانی کوردەواری خۆشمانام شتە زۆر هەیە هەن کەس و کار بەدەم یەک زۆر زۆر ئێستا بەداخۆ ئێستا تۆزێک کەم بووە ئێستا ئەوە خۆجارە نەماوە جاران لە جاران نەگەڕی هیچ نەخۆش بێ هەموو شوێ دەکەس پانزەکە چوو وەکنی ئێستا ئەوە نەوە جاران نەماوە خۆشمان تەجروبەم ئەومان هەیە کە دەیەکێ دێ بۆ لاو نەخۆشی ینی پێی دڵخۆشە بی ئاسوودە پێی دڵخۆش زۆر جارڵێن نەخۆشەکە بیرجۆتەوە زۆر زۆر دڵخۆشە بی زۆر زۆر خۆشە نزیبوونەوە لە کەس و کار و سیلێ ڕەحم ئەوە هەر لە خوین عادیشە هەر زۆر زۆر خێرە بۆ لای نەخۆی بچی بۆ لای ئەمانە بچی زۆر خێرە ئارامی دڵانێت خۆخوای گەورە لە قورآن فەرمی ینی کاتێک خەفەتێکت هەبووە بە قورآنەکە وات کردووە الحەمدلله بەڵێ تاسیری باشی هەبووە لەخوا بە زیارەوەڵا سپاس بخوای گەورەوەڵا باشە بەشێک لە گەنجانی خۆمان ڕەنگە وا بیرکەنەوە ئەوەی کە دەوڵەمەند بێوەزی باش بە ڕەنگە خەم و خەفەتی نەبێت تۆ لەسەر مەڵێکی وڵای منەڵێم پارە گەورەترین کێشەیە بۆ ژیان کێشەیە گەورەترین کێشەیە بۆ ژیان بۆچی وڵی لە خۆباییبوونیەکە تیا دروستە بێت کە هەنێک کەس ئێستا بە بۆنەی پارەداری و یان دەوڵەمەنیەوە ژیانی خۆی فەوتان و ئێستش لە دەردینەڵە لە کونی زیندانەکانە ماوەتەوە وایانە ئەو شتانە ڕوویە یان دەستی بۆ شتی گەورە بردووە وای کردووە کە پەنی گەورە ئارەوەڵا سێرەکەی مەشروب خواردنە شتی حرامە کافتریایە کاریوەکی وای لێ کردووە کە ژیانی تێگاوە ئارەوەڵا باشە ئینسان لە ژیانە کەس هەیە تووشی خەم و خەفەت نەبێ ینی بە فەقیر و بە دەوڵەمەند و بە گەنج و بە پیر ئەکرێ بڵین کەسێک کە بێت هیچ خەفەتی وەڵی کەس نییە خەفەتی نەخواردوە خەفەتیشی نەبێ بەڵام میترەوەیە خی گەورە خۆی لە قورآن فەرمەکە جۆ لە قورآن و زیکرەکان و حەدیث و ئاەتی پێ ساسەلم بگری شاڵە بڕاکەم وردە وردە ئارامیەتە دڵەکانەوە باش ئەمە وەکو عیباد وەکو زیکرەکان بەڵێ چون بۆ لای کەس و کار بۆ لای هاوڕێ بۆ لای دایک و باوک بۆ نمونە بۆ لای خێزان بۆ لای منداڵەکانت ئەمانە واکەن خەم و خەفەت وڵی بێگومان ێزە تۆ من لە سعات دوونیەوە سێم بۆ ئێرە بۆ ئیشکردن هەتاوەکو 12 شەکات چۆ ماڵۆ ئەو مناڵانە بینی خێزانتە بینی هەموو دنیا بۆ تۆێنە ئارام بینینی بەس بینین و نزیک بوونەوە لیان بوونەوە لیان کە تۆ کۆبییتەوە هەموو دنیاە بۆ تۆ خەفەت دەڕەوێنێت تاوان ناراوەڵا خۆشە کە تۆ چتە ناو ماڵ و مناڵی خۆتەوە هەموو دنیاێنێ ئەڵێن جاران خەڵک کە دڵی خۆشبێکێ لە هۆکارەکانەوە بۆ لەگەڵ کەس و کار و نزیکانیان زۆر جار بەیەکەوە هاراوەڵانجا کە تۆ ئێسم بیرمێت کاتی زوو ئەچیتەوە ماڵی باپیرت هەمووی کۆبوونەوە زۆر خۆش بەڵام ێستا ئەو ینی بڵێن وەفا و ڕەحم و بەزەی و خۆشەویستی جاران نەماوە هەمووی دووری گرتووە بەڵام ئێستا تۆ کەسێک لێ خۆما شتێکی بەسەر هات هەمووی ئەچوو بۆ لای هەمووی ئەچوو بۆ لای ئەو چوون بۆ لایە هۆکار بۆ بۆی خەفەتەکانی بڕی چۆن هەراوەڵام نێسێش برایەکی خۆمە بینم خزمێکی خۆمە بینم هەموو دنیا بۆ منێنێ
هێچۆن خۆشی خۆشە بەڵات بارەوەڵام ئارام بەخش ئەو سیلێ ڕەحم جێبەجێکردنەش دیسان هەم خێرە هەم خەمەخەفەتی دنیاش نایە ئاراوەڵام بێگوماییتیان بۆی ژیانی خۆت کاتێک خەمەخەفەتێکە دەبووە بەچی دڵخۆش بووی ئاسوودەیت بۆ هاتووە توانی تۆ خەمەخەفەتە تۆزێ وردە وردە بەبای بدەینێنێ وڵی بەس لە کاتی ئیتاعات و نوێشکردنە لە کاتی شتێکگای دڵخۆشی نەما لە وڵات ئیتاعات و نوێشکردن بەڵێ عیبادەتکردن نزیک بوونەوە لە خوددا ئەمەوە بەزەوە واگە شتێکگە واناک باسی ئەوم بۆ بکەن کاتێک ئەو عیبادەتەکەی ئاسوودەیت بۆ دێ بەسەوە ئاسوودەی وێنی شتێک ئاسوودەی وەنیان تەجروبەم کردەوە بەڵێ زیاتر چ عیبادەتێکەکەی لەو لە کاتی نوێشکردن و قورئان خوێندنە درەوە باشترین شتە بۆ ئەو مەسەلێ بەڵێ هەندێک کەس هەیە دەڵێن ئەو کەسانی کە پارەیان هەیە دەوڵەمەندن وەزیان باشە خەمخەفەتیان نییە باوەڕەت بەم قسەی هەیە باوەڕم پێ نییە پارە هەموو شتێ نییە ئەوەی کە پارە هەیە و من کە پێم نییە وەکو من وایە ڕۆژێک گەمرێ بە بەتاڵیە ڕۆ هەندێک شێ بە پێچەوانەوە دەڵێن ئەوانەی کە زۆر دەوڵەمەندن ئەوەندە خەریکی حساباتن ڕەنگە کەمتر کاتیان هەبێ بۆی کاتی خۆش لەگەڵ کەس و کار و نزیکانوایە وایە باشە بۆچی ئینسان لە ژیانە بە تایبەتی ئەوانەی کە سەرەتای ژیانیانە بەشتی بچووک زۆر خەفەت بارە بوون نەبوونی تەجروبەیە یاخود تەجروبیان تەجروبەی حیاتیان نییەوانە ئینسان کە تەجروبە هەبوو بۆ هەموو شتە خەفەت ناخۆت کە تەجروبە دەبوو ئەو کاتە بیرەکەیتەوە لە هەموو تەجروبێ دەرزۆرەگری جێگەی ئەوەی کە ئەوتت باس عیبادت کرد لە کات عیبادتا ئەو کەسە ئیتر بیرێکێ بۆ قیامەت دەزانێت شتی گەورەتر هەیە کە شانی ئەوەی هەوڵی بۆ بدەین نەگەم شتە بچووکانی ڕاستە ئینشەڵڵا هیوادارم قەت خەفەت نەخۆی بەس نزیک بوونەوە لە کەسوکار لە سەردانی هاوڕێ سیلەی ڕەحم ئەمە کات خەمو خەفتت کرد ئەوەش زەرورە بڵێ لە قەدیمی خۆمان ئەوە زۆر سەردانی بۆی سەر کە باسیەکەن ئەڵێن جاران خەمو خەفتمان نەبوو دوایە نزیک بوونەوە سەردانبوونەوە سەردان و عنی ماڵی میوانیتیانە بێ ئەو ماڵە ئەویان نییە خۆی ئەو بەڵێ ئەو شتانە بە میوانەوە خۆشە بە هاتوچۆوە خۆشە تۆ کەسێکە نەخۆشەکە کەفچی بۆ لای ئەو دڵنەوەی ئەوەی تۆ خۆشە مرتاحت ئینسان خۆشمان هەمومان نەخۆش کەوتین کاتێک خەڵک دێ وڵات بەڵێ تۆ پێ دوایە نزیک بوونەوەش دیسان هۆکارێکە بەڵێ ئەوەش هۆکارە بەڵێ بەڵێ ئەوش هۆکارە هەموو ئینسانەکان ئەبێ پشویان درێژ بێ نابێ شتێکی بەسیتە توش بوو بێتە بڵێ دنیاتەوە تۆڵی سەبر شەردەوەنێت تۆ ئەمڕۆ توش خەفە دەبێت بەیانی خۆشێکرێت ئەڵێن ئەو کەسانی کە تەجروبەی ژیانیان زۆرە بەو شتە بچووکانە خەفەت ناخۆ قوربانە ئەوەی تەجروبەی زۆر بێ خەفەت لە زۆر شت ناخۆ ئەو پەیوەندی بەچیوە ئەوەی وایە بڵێن بۆ نمونە زەرەدەکی بەسی دەکا تووشی شەکرەیەکە تووشی لە خۆشی گەورەیەکە تووشی شتێکی خراپیەکە وڵێن دنیای لێدەیەک بەڵێ بەڵام ئەوەی کە تەجروبەی هەیە ئەم شتانە زۆر بە گرنگ نابین زۆر خەفەتی پێ بەڵێ دیارە ئەو کەسانە شتیان بەسەر هاتووە زۆر گوێ نایەنە هەموو شتێکە ئەوەی تەجروبەی هەیە زەرەدی کردووە قازانجی کردووە خەفەتی خواردووە زۆر خەفەت ناخوا کە تەجروبەی هەبوو زانێ ئەم شتە شایانیەوە نییە ئەمەە دڵی خۆتی بۆ خەمبار بەڵێ شایانی نزیک بوونەوە لە خوا عیبادەتکردن تا چەند هۆکارە بۆ ئینسان خەمو خەفەتی نەمێنە و خەمڕەوەن پێش هەموو شتێک هەتا نزیبی تۆ لە خوای گەورە هەتا نزیبی تۆ لە مزگەوت خەمو خەفەتە نامێنێ پێ دوای ئەوە پەیوەندی بەچیوە هەیە پەیوەندی بەچیوە هەیە کە هەتا عیبادەت بکەی خەمو خەفتت کەم پەیوەندی بە ئیمانەکە تۆ ئێمامە تۆ ئای چۆن تۆ هاتوشۆی مزگەوت مەکە و خوال لەبیر نەبێ ئەستەغفیرە ڵاوش یعنی تۆ ئەگەر پەیوەندیت بە دینەوە هەبێ زۆر خەمو خەفەتیش ناخۆی لەزانی قیامەتێکەکەی لە هەموو شتێک گەورەترە من تەمەنم 60 و خسوور ساڵە هەر ئەمڕۆم لە بەرچاوە یعنی ئەگەر دوو شەستی کە بژیم هیچی تیا بەستنی دیارە هەر ئەوە تەواوە دین و ئیمانە گەورەتر هەیە بەڵێ کە ئەتوانێت هەموو خەفەتەکان بەڵێ لە بێ گومان کە تۆ ڕوود لە دین بوو نوێژ و تاعاتە خوای گەورە بە حەق ناسی زۆر لەو شتانەوە دروست لە دینی خۆمانە پێ سەلەمە فەرمێ سیلەی ڕەحم جێبەجێ بکەن ینی سەردانی کەسوکار بکەن سەردانی کەسوکار و نزیکی لە کەسوکار و سەردانی نەخۆش ئەمانش هۆکارێکن بۆ ئینسان
خەم و خەفەتێکی هەبوو ئیتر وردە وردە خەمڕەوێن بۆ بێ بەڵێ دیارە تۆ ئەگەر بۆ نمونە ئەم شەو من بچم سەردانی خزمێکم بکەم کە دەمێک وێنم بینی بە یا شتێک وابزانم لە ئەو شەوانە مرتاحترم ئیسراحەتترم خۆشترە خەوم ئاسوودەترم هەتا ئەو کاتێک کە دەمێک بێنە سوور ئەمە تەجروبە کردەوە کاتێک چووی بۆ لای خزمێک کردووە بەڵێ زۆر تەجروبەم کردووە هاتوچۆی خزمەکانم کردووە دوایی زۆر ئاسوودە بووم و زۆرم پێخۆش بووە بۆیە پێ مێ فەرمی سیلێ ڕەحم جێبەجێ سیلێ ڕەحم لە پێش هەموو شتێکەوەیە ئەوەی کە ئیمانی هەبێ سیلێ ڕەحمیش جێبەجێ ئینسان دوو قازانجەکە یەکەم خێرەکەی قیامەتی بۆ نووسێ دووهەم لە دنیایشە ئاسوودە بێگومان هەمووی پەیوەندی بەو قورعانەوە هەیە کە لە دڵ تا چەسپێ لە هەموو شتێ باشتر ئینسان لە دنیاە هەموو خەم و خەفەتێکی تووشە بێت تاقیکردنەوەی بە هەموو شتێک یێتە پێش هەموو کەسێکی تووشە بێت هەموو کەسێک تووشە بێت هەموو کەسێک ئەو ئینسانی کە خوای گەورە دروستی کردووە لەم دنیاە کە هێتە سەر زەوی و فامەکاتەوە هەموو خەم و خەفەتێک تووشە بێت نازانێت بەس ئەم خەفەتی هەیە و خەڵکە گشتی دڵی خۆش ئێستا هیوایە دەوڵەمەنە هیوای دەوڵەمەنە کەسێک بینە لەمە دەوڵەمەنە دڵی زۆر خۆشە لە ناخەوانیە لە ناخە بەشتێکی گرفتارە باشە هیوایە دەوڵەمەنە باشە بەڵام نەخۆشی وای لێ کردووە عیلاج وای لێ کردووە ملیۆنێکە دا بە دکتۆر ملیۆن 2 ملیۆنە دا بە عیلاج هیواشێ فەقیرە و جسمی وەکو بەردوایە باشە یعنی خەم و خەفەت هەموو کەسێت خەم و خەفەت هەموو کەسەیەتی بەڵام مهم ئەوەیە یەکەم شتە بەخوا قایم بێ بەخوای گەورە قایم بێ پاشانیش بە جورئەت و بە چۆن بڵێ بە جەری ئاینەوە مەسەلەن شام بیتە بەری ڕوبەڕووی بیتەوە لەبەرەوەی ئەگە تۆ بیری لەو خەم و خەفەتە بکەیتەوە باشە تیاچیت خەفەتەکە گەورەترە بێ لەسەر خەفەتەکەی گەورەتە بێ لەسەر تیا ئەچیت ڕۆ ئەچیت باشە ئەڵێ سەیری دوای خۆت مەکە ئاسەی ئاوڕی دوای خۆت مێرەوە لەبەرەوەی ئەتفەوتێنێ باشە سەیری پێش داهاتوی خۆشت مەکە بۆ ئەوسە بزانە ها لە پێشت چییە سەیری بەردەمی خۆت کە بزانێت کە بەڕۆڕووی ئەڕۆی لەبەرەوەی کە بەڕۆڕووی ئەڕۆی بە شادمانی بە خۆشحاڵی بە گەشەیەکی خۆشەوە بەڕۆڕووی بڕێ نزیک بوونەوە لە خوددا دینداری عیبادەتکردن تا چەند کاریگەری هەیە لەسەرەوەی خەم و خەفەت نەیە زۆر کاریگەری هەیە خوای گەورەت لەبیر بێ زیکرەکانی خوای گەورەت لەبیر بێ ئەگەر خوای گەورەت لەبیر بێ و بەسەرم بۆ نمونە سنەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جێبەجێ بکەیت و دەستگیری بە قورئانەوە دڵنیا بە خوای گەورەش لەگەڵ تەبێت و بۆ خۆت دڵت ئارامە بێت ئەمە تەجروبە کردەوە خۆت لای خۆت بزانی فعلەن وایە خەم و خەفەت نەیە بەڵێ خۆم کە خەم و خەفەتێکمە بۆ مەسەلەن بۆ ئەستەغفیر الله یا مەسەلەن زیکرەکان بکەی یعنی هەر لە خۆ ئارامێک بە دڵت دێ باشە یعنی ئەو خەم و خەفەتێک خۆی ئەڕوانی لەدات نامێنێت باشە سەردانکردنی کەسوکار هاوڕێ بۆ نمونە خزمە نزیکەکانت هۆکارن بۆ ئەوەی ئینسان ئەگەر خەفەتێکی بێ لە لای ئەوان وردە وردە خەفەتەکە ڕەوێتەوە زۆر هۆکارە ینی مکو خودی خۆم زۆر خۆم کۆمەڵایەتیم ینی کۆمەڵاتیم حەزم لە سەردانی ماڵی خاڵە حەزم سەردانی ماڵی پورزایە سەردانی ماڵی خاڵۆزایە چونکە لەبەرەوەی کە ڕۆشتی ینی مەسەلەن بۆ نمونە باشە بۆ ئەرە بێ لە شەکرا خواردنەوەیە خاڵۆزە پورزە ئامۆزایەکتە ببینی چۆنی چاکی بۆ ئابێ سەردانەکان مەسەلەن بەردەوام نەبن بۆ هەرە بێ بۆ نەخۆشی بەردەوام بۆ لای خزمێکت خەفەتەکەت نەمابێ بەڵێ من خۆم چەند جار چوومەتە لای ماڵی خاڵم هەیە ئەو خاڵێک مێ زۆر خۆشەویستە لێرە ڕێز و سڵاو خۆشەویستم بۆیە خاڵەوەلیدمەوە زۆر کەسێکی خۆشەویستە هەندمە کاچین بۆ ینی ئەو شەوە دەزەکەین بە قسە و خۆش و سوعبەتن ئەو خەمی لە دڵ نامێنێ و هەم منش خەم لە دڵ نامێنێ جگە لەوە تۆ لە دنیای قازان جگر خەم و خەفەتەکە نەما سیلێ ڕەحمیشەوە بۆ خۆی خێرە لە قیامەتیشا پاداشتی ڕەحمەت لێبێ سیلێ ڕەحمەکە جێبەجێکە هەوکو خاڵ و کشەزایەتی تر تۆ بەردەوام ئەم خۆشەویستی مەسەلەن بۆ پەیوەندیە بەراسێنێ ینی مەسەلەن بۆ تەوە بێ چ ئامۆزا بێ چ پورزا بێ چ ماڵە جاری وایە نەخۆشەکەوێت کە کەسێک دێ بۆ لای ئەوە ینی سەر ڕایوێن کە نەخۆشێکی جەستەیشەیە بەڵام لە ڕووی دەرونیەوەنە مرتاحە بێ ڕەنگاڵێن نەخۆشەکەی لەبیر چوو بەڵێ هەندێک کەسێ مەسەلەن هەندێک کەسێ ئەوەنە بۆ کەسێ بەرامبەری خۆدوتنی ئەوەنە مرتاحە دڵخۆشە یعنی ئەو کەسە کە هات بۆ لام بارگرانێکی لەسەر سو کردم خەمێکی لەسەر سو کرد بە دڵنیاییەوە بە تەکید باوەک پندێکەیە ئەڵێ وەکو زێر وایە هەتا تۆزی لەسەر بنیشێ بە نرخترە بێ ئێمە من بە بینینی باوکم ڕۆژانە بە حکمی ئیشەکەم ڕۆژانە باوکم یەتە لا هەرچەنە من سەردانی شیانەکەم دایک و باوکم بە حکمی نزیکیەکە سەردانیانەکەم و لەخوای گەورە بەزیابێ زۆر لێشم ڕازین ئەوە جێ شانازیە ئێمە باسی زیاتر خەمڕەوێنیەکەین بینینیان هۆکارە بۆی خەمڕەوێن بێ خەفەتێکە دەبێ ئەم بە بینینیەوە خەفەتەکە دووردەوردنێ بە دڵنیاییەوە زۆر جار کابر بیستومانە ئەڵێ کە چوویتە ماڵی باوک کە دەنگی دایک نەهات ئاسوودەنیت بەدبانکردنی دایک ئینسان ئاسوودە بێ بێ هیچ جیاوازیەکی نییە لای من زۆر کەسمانەیە بەشتی بچووک لە ژیانە زۆر خەفەتەخوا
ژیان شایانی ئەوەیە ئەوەندە خەفەتی بۆ من یەکێکم لەوانەی هەر لە ناو خەڵکیە ینی برادەرەکانم باسەکەن لەوەی ئەڵێ تۆ زۆر گوێ بە دنیا نایی زۆر گوێ پێنەیە باشە چونکە لە بەندێکە ئێڵە لە کوێ پسرا لەوێ گرەی بەرەوە ئەمە پڕ بە پێستیەتی بۆ مەسەلەی ژیان ئەوە نایەنێ تۆ خۆت ناڕەحەتکەی خەفەتێ بخۆی باوکی ببینێ لە تۆ زیاتر خەفەتی پێخوا من ڕۆژێ باوکم بێ بۆ دوکانەکە تۆزە ڕنگ و ڕووەکەم ناڕەحەت بێ هەستەکەم و ناڕەحەتە بێت یەکسەر پێی تێکەچ لەبەرەوەی کە ئەویش ئەو خەفەتە نەخوا ئەگەر لە کێشەیەکی بچووکیشمە بێ وەختێک کە دایکم یا باوکمە بینم وا خۆم دەرناخەم کە ئەو خەفەتی پێ بخوا عیبادەتکردن تا چەند تاسیری بۆی ئینسان بۆ بێتە خەمڕەوێنێک بۆی خەم و خەفەتی ژیانی بەبادە بە دڵنیایەوە ئێمە هەر بەعام بە کۆی بەگشتی بیگرە ملەتی ئێمە لەخوا بەزیابێ ئینسانێکی ڕوو لەخوا منیش وەکو شخصی خۆم بەکو بنەماڵەیش لەخوا بەزیابێ زەوە زۆر ڕازین کە کەسێکی ڕوو لەخواین و ساری باوکتم بینی دیار بوو لەو بە دڵنیاییەوە بە دڵنیایی مەسایلی عیبادەتکردن تاموچێژی خۆی هەیە خەفەت بەباد بە تەکید بە دڵنیایی دەڵم مرتاحی کۆمەوە خۆدا وڵای نە دڵخۆشیمەوە نە ژیانمەوە نە کیانمەوە وڵی بەس لە کاتی ئیتاعات و نوێشکردنە لە کاتی شتێکا دڵخۆشی نەما لە وڵات یعنی دڵەکان بەچی ئارامە بنەوە بە زیکری خوای گەورە یعنی تۆ ئەگەر پەیوەندیت بە دینەوە هەبێ زۆر خەم و خەفەتیش ناخۆی سەرۆک زەمان ئەساس نییە پارەش ئەساس نییە دڵ شەرتە ئیوایە پارەی زۆرە ماندڵی فەقیرە ئیوایە پارەی کەمە ماندڵی دەوڵەمەند هەموو کەس لە ژیانە بەشی خۆی خەم و خەفەت و ئازار ڕووی تێیەکە بەڵام ئەو کەسانەی کە تەجروبیان هەیە لە ژیانە دەڵێن زۆر شتی ئەم دنیاە شایانی ئەوە نییە کە خەفەتی لێ بخۆی لەبەرەوەی شتێکی گەورەتر هەیە کە ئینسان ئەبێ زیاتر خەمی لێ بخوا و بەدەمیەوە بێ و هەوڵی چارەسەرکردنی بدا کە ئەویش قیامەتە بۆیە نزیکبوونەوە لەخوا یاخود زیکردکردن و بیرکردنەوە لە ڕۆژانی دوای مردن کە زۆر کەس دەڵێ ئاسوودەی بۆ هێناوم مەسەلەکەوەیە دەزانێ ئەم شتەی دنیا شایانی ئەوە نییە خەفەتی بۆ بخۆی بەڵکو ئەوەی کە شایانی ئەوەیە ئینسان هەوڵی بۆ بدا و هەوڵی ئەوە بدا چارەسەری بکە شتەکەیە کە لە دوای مردن بەسەرماندێ کە ژیانی دوا ڕۆژە هەروەها سەردانیکردنی کە سوکار و سیلەی ڕەحم جێبەجێکردن یان ئەو کەسانی کە دایک و باوکیان لە ژیان ئەماوە سەردانیکردن یانوبینیان ئەمانە هەمووی هۆکار ئینسان بۆەوەی خەمڕەوێن وێ بۆی و خەفەتی دنیایی نەمێنێت هیوادارین هەموو لە یاکچان قەت خەفەتتان نەبێ و هەمیشە ئاسوودەیی دەروون لە ناو ماڵەکانتانە هەبێ بەنامەیم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورەتانە سپێرم خواتان.